ڕزان سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی بەپەلا کەمێک پێشەستا تۆم باراک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس دیمەنی کۆبوونەوەی خۆی و مەزلوم عەبدی بڵاو کردوتەوە. ئەمە دیمەنەکەیە کە دەیبینن نووسیبێتی ئەمڕۆ لەگەڵ ئەدمیرال کوپەر فەرماندەی ناوەندی ئەمریکا سەردانی باکووری ڕۆژهەڵاتی سووریام کرد بۆ ئەنجامدانی گفتوگۆی گرنگ لەگەڵ مەزلوم عەبدی و هێزەکانی سووریای دیموکرات. هەسەدا ئەمە دەڵێ ئەمە پاڵنەرێکی بەهێزە بۆ دیدگای سەرۆکی ئەمریکا بۆ پێدانی دەرفەتێک بە سووریا لە ڕێگەی ڕێگەدان بە سووریەکان بۆ یەکگرتنەوە لەگەڵ هەموو سووریەکانی دیکە لە هەوڵێکی نوێدا بۆ ئاشتی و خۆشگوزەرانی هاوبەش. وەکو گوتم تۆم باراک کەمێک پێشەستا پۆستێکی کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس و ئەم وێنەی بڵاو کردوتەوە لەگەڵ مەزلوم عەبدی تێیدا نووسیویەتی ئەمڕۆ لەگەڵ ئەدمیرال کوپەر فەرماندەی ناوەندی ئەمریکا سەردانی باکووری ڕۆژهەڵاتی سووریام کرد بۆ ئەنجامدانی گفتوگۆی گرنگ لەگەڵ مەزلوم عەبدی و هێزەکانی سووریای دیموکرات. هەسەدا ئەمە پاڵنەرێکی بەهێزە هەسەدا دەڵێ ئەمە پاڵنەرێکی بەهێزە بۆ دیدگای سەرۆکی ئەمریکا بۆ پێدانی دەرفەتێک بە سووریا لە ڕێگەی ڕێگەدان بە سووریەکان بۆ یەکگرتنەوە لەگەڵ هەموو سووریەکانی دیکە لە هەوڵێکی نوێدا بۆ ئاشتی و خۆشگوزەرانی هاوبەش. ئەمە پۆستێکی تۆم باراکە کەمە پێشئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس بڵاوی کردوتەوە.